عزیزان هەمومان حەزەکەین ئەگەر بۆن شتێک بەکارهێنین بڕاندێکی کوردی و خۆماڵی بێت بۆ ئەوی کە زیاتر سوود بە دانیشتوانی ناوچەکانمان بگەێنێ و بتوانین ئێمەش وەکو وڵاتانی تر ببینە وڵاتێکی وەبەرهێن. خۆشبەختانە کۆمەڵێک هەنگاوی بچووک هەیە بۆی کە ئێمەش بگەین بۆ ئاسێکە لە وڵاتاندا دەکرێت. یەکێک لەو هەنگاوانە کارگێکی گۆرە دروستکردنی گۆرەویە کە بەڕێزێک ئەمڕۆ لێرە میوانە و خاوەنی بڕاندی کوردیە بۆ گۆرەوی و زیاتر گفتوگۆکە دەکەین سەبارەت بە جۆری و گۆرەویە و چۆن بیرۆکەی ئەم پرۆژەیان بۆ هات. ئەویش بەڕێز کاک نامۆ ڕەسوولە. کاک نامۆ بەخێر بێ سپاس بۆ کاک نامۆ چۆن بیرۆکەی دروستکردنی بڕاندەت بۆ هات؟ ئەوەی ڕاستی بێت یەکێک بوو لەو خولیانەی کە زۆرم حەز لێ بوو بڵین گۆرەوی بە دیزاین و بە ڕەنگی جیاواز و هەروە کێشەی گۆرەویشم زۆر بوو بۆیە بیرمان لەوە کردەوە کە بۆ منە بتوانین جۆرە گۆرەویەک دروست بکەین بۆ هەموو وەرزەکان بێت و تەواوی کێشەکانی چارەسەر بکات. بۆ منە لە ڕووی نەبوونی قیاسی مەزبوطەوە، نەبوونی کواڵتی باشەوە، بڵنە کێشەی بۆن یان کێشەی عەرەقکردنەوە، کێشەی شۆڕبوونەوە، هەموو ئەو کێشانە یان هەیە بۆ منە هاوین جۆرە گۆرەویەک لە پێدەگا زستان جۆرە گۆرەویەکی تر، بەڵام ئەمە بۆ هەر چاوەرزە بەکاردەهێنرێت. زۆر باشە. ئەم ئیشی ئێوە دەستان ناوەتێ ئیشێکی تاکە کەسیە یان گروپینەواتە بەم بڕاندەی خۆتان بەم ئیشە توانیوتانە هەلی کار بۆ چەند کەسێکی کەش بڕەخسێنن؟ لە ئێستاە بڵین وەکو تاکە کەسیە، بەڵام بڵین وەکو چۆنڵی نیودەوام بە کەسانی ترمان لەگەڵە ئیش دەکەن. بەڵام ئەوە نییە ئەفان ببورن، ئەوە نییە بڵین بە بەردەوامی لەگەڵمان بن و معاشی مانگانیان هەبێ، بەڵام بە پارتایم ئیشمان لەگەڵ دەکەن. بەڵێ ئێستا شوێنێکتان هەیە کارگێک کە بۆن ئەم بەرهەمانەی لێبەرهەمهێنرێت؟ ئێستا ئێمە بڵین بنکەی فرۆشتنمان هەیە. بۆن منە لە هەولێر و لە سلێمانی تەنانەت لە بەغدادیش هەمان بوو بنکەی فرۆشتنمان هەیە کە بۆ منە بۆ کەسانێک کە حەز ناکەن بە ئۆنلاین داوا بکەن، حەزەکەن بەرهەمەکان ببینن لە نزیکەوە، بۆی بۆ منە دەست لە قوماشەکە بدەن، بزان دیزاینەکان چۆنە، ڕەنگەکان چۆنە. بۆیە ئێمە ئەو بنکانەمان داوناوە تا خەڵک هەم بتوانێت بە ئۆنلاین داوا بکە، هەم بتوانێت سەردانی شوێنەکان بکات. بەڵێ کاک نامۆ ژمارەیەک جۆر و ڕنگ و دیزاین و شێوازت هێناوە لە بەردەمی ئەمەگە برانی کامێرەمان بۆ بینەرانی بگوازنەوە. ئەمانی هێناوتن بە چمە بەستێک ناوتن ئەتەوێت لەسەر ئەم بەرهەمانە چی بڵیت لە ڕووی ڕەنگەوە، لە ڕووی دیزاینەوە، لە ڕووی قوماشەوە توێ چی بڵیت؟ بەڵێ ئەوەی ئێمە تەرکیزمان کردوتە سەری بۆن منە لە کۆمەلگایە ئێمە گرنگی بە خزمەتکردنی سێ بەشی کۆمەلگا دەدەین. ئەویش بۆ منە لە کەسانی 15 ساڵەوە هەتا 75 ساڵ لە هەردوو ڕەگەز ئێمە دەمانەوەی خزمەتیان بکەین. بۆ منە کەسانێکی حەزیان لە گۆرەی ڕەنگی سادەیە، کەسانێک هەیە حەزیان لە گۆرەی ڕەنگی تایبەتە، کەسانێک هەیە حەزیان لە گۆرەی وەرزشیە بۆ منە وەکو کورتەکان، و کەسانێکیشەیە حەزەکەن بە تایبەت بۆ خۆیان دروست بکرێ. ئێستا ئێمە ئەو تایبەتمەندیەشمان هەیە کە دەتوانین گۆرەوی بە تایبەت بۆ بەڕێزت دروست بکەین. هەر دیزاینێک، هەر ناوێک، هەر شتێکت بتەوێت ئێمە توانین بۆتی دروست بکەین. باشە کاک نامۆ، دایمەن ئێمە کێشەیەومان هەیە ئەنی گۆرەوەکان بە پێی وەرزەکانە گۆڕین. هەندێکیان ئەسوورن بۆ زستانە بن، بۆ کاتی سەرما بن، هەندێکیان تەنکن. بەڵام تۆوتت ئەم گۆرەویانی کە هێناوتەم بۆ ستۆدیۆ بۆ هەر چوار وەرزەکە بێ. ئەمە چۆنە یان چۆن بیرتان لەوە کردوتەوە قوماشەکەی جیاوازە لە قوماشانی کە لە گۆرەوەکانی ترا بەکارهێنرێت؟ بەڵێ ئەوەی ئێمە پێش ئەوەی دەست پێ بکەین، چونکە بەڕاستی زۆرم حەز لەم پرۆژەیە بوو. تقریبا ساڵونیەک ئێمە توێژینەوەمان لەسەری کرد و زانیاریمان لەسەری کۆ کردەوە تا گەیشتین بەوەی کە جۆرە قوماشێک بەکاربێنین کە ئەمریکیە لە 1994 دۆزراوەتەوە. بیرۆکەکەی ئەوان چی بوو کە یەک جۆر گۆرەی بەکاربێنن بۆ هەموو وەرزەکان و پێی دەوترێت سمارت وۆڵ، واتە خوری زیرەک. بۆیە پێوترێ خوری زیرەک چونکە پلەی گەرمی قوماشەکە لەگەڵ پێیەکاندا دەگۆڕێت. ئەتوانین بۆ هاوین و بۆ زستان بەکاری بێنی بەبێ ئەوەی بۆن بکاتیان عەرەب بکاتەوە. هەروەها لە زستانیشە تقریبا 6 بۆ 7 سەرماکە بلۆک دەکات. کاتە بۆ هاوین کێشەی ینی سەرڕای کە خوریش سەرڕای ئەوەی کە خوریە و کە ئەگەر دەستی لێ بدەی هەز دەکەی ئەستورە، بەڵام کە لە پێی دەکەی شتێکی ترە. کاک نامۆ
بابەتی هەچەنە لەوە چ ئێستا زۆر کەم بوو بێتەوە بە پێشکەوتنی کۆمەڵک بابەتی دیکە بەڵام لێرە و لەوێ هەر خاصن لە هاوینە یا لە زستانە دیسان و باز لەوە کرێ بۆنی قاچوانە بە فعلی بۆنی قاچ پەیوەندی بە جۆری گۆرەوی و قوماشی گۆرەویەکەەوە هەیە یان بە ئاراقکردنەوە و پێستی مرۆڤەکە لە قاچیا هەیە یان پەیوەندی بە پێڵاوەکەەوە هەیە پێڵاو و پێست دەور دەبینێ بەڵام ئەوەی کە بتوانێت بە تەواوەتی ئەو کێشەیە چارەسەر بکات کواڵەتی گۆرەوەکەیە چونکە ئەم قوماشی کە ئێمە بەکاری دێنین چۆنڵی ناهێڵێت تیا بمێنێتەوە بڵین کولینلەکانی هەواکە دەردەکاتەوە یعنی بۆ منە ئەگەر دوای 2 ڕۆژ بەکاری بێنی لە 3 ڕۆژە تۆزێک بۆنی هەیە ئەوانەی ئێمە بڵین ئەگە 3 ڕۆژ لەسەرێک بەکاری بێنی بێ ئەوەی بیشۆی بۆنی هەیە بەڵام نایڵە بۆنەکەش بڵاو بێتەوە بۆیە پێگاتی قوماشەکە زۆر گرنگە بۆ گۆرەوی خاستان لێرە زیاتر گۆرەوی نایلۆن بەکاردێت یان گۆرەوی قوتن بەکاردێت کە ئەوانە بەتەواوەتی ناتوانن کێشەی بۆن چارەسەر بکەن لە گۆرەویدا باشە زۆر جار گۆرەیەکە کڕی ینی دوای شۆردنەیەک یان چەند شۆردنێک تێکەچێ ماوەکی کاتێمێنێت یان زوو ئەدڕێت ئەو تێکچوونانەی هەیە ئەم جۆرە گۆرەویانەم کێشانە چارەسەرەکات ئەوەی ئێمە بەلایانی کەمەوە ساڵونەیەک زیاتر لەگەڵتانە دەمێنێتەوە و تەنها مەرزمان ئەوەیە دەبێت بە ئاوی سارد بشۆرێ بۆ لەبەرەوەی ناتوانین بکرێتە غەسالەوە دەتوانین بەس دەبێت پلەی گەرمەکەی جا بکەیتەوە لەبەرەوەی 100% خوریە بە هیچ شێوەیەک نایلۆن یان پۆلیسەر بەکار ناتوە لە گۆرەیەکەیە کە بۆن منە قوماشەکە بەیەکەوە بەستێتەوە 100% خودی خوریەکەیە بۆیە بە ئاوی گەرم تۆزێک شی دەبێتەوە باشتر هەڵە نەبموتت لە 15 ساڵ بۆ 75 ساڵ ئەی بیرتان لێ نەکردێتەوە بۆ مناڵ یان جارە بۆ پلانی بیو داهاتووە بەڵێ پلانی ترمان زۆرە بەڵام ئەوەیە چونکە گۆرەکانی ئێمە بە قیاساتە وەکو پێڵاو یعنی ئەوە نیە بڵین قیاسی ئاسایی بێت وەکو بۆ مناگە بەڕێستان قیاستان 42 بێت هەمانە تایبەت بە قیاسی خۆت ڕێک پێیەکانم دەگرێت و ناڵێ گۆرەکان شۆڕ بێتەوە پلانی ئەومان هەیە بۆ مناڵی دروستکەین بەڵام لە بیدایەتە بۆی دروستمان نەکرد چونکە منداڵ زوو گەشە دەکات و گۆرەکانیش چونکە زۆر دەمێنێتەوە زۆر ئیسفادەی لێ ناکەن باشە کاک نامەوە هیچ ئاماژێک بەوانە هەنی ئەی کە هێناوتەم بڕۆ بۆ لامان بڵێ ئەوانەی ئێمە کردومانە ئەفڵ ئێستا بۆ منە ئەمە گۆرەوی سادەیە بۆ کەسانێک کە حەزیان لە گۆرەوی ڕەنگاوڕەنگ نییە هەروەها ئەمەش یەک تایبەتمەندی ترمان هەیە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردووە کە پگیری وێنە کێشە کوردەکان بکەین بەوەی کە تابلۆکانیان وەربگرین و چاپی بکەین لەسەر گۆرەکانیانی بۆ منە ئێستا وێنەی پیاەکە فەرش دەفرۆشێت کاتە توێن بڵین دوو براندی کوردی بێکۆکۆکەنەوە کەسێک کە وێنەیەگە کێشێت بەڵێ ئەوە ئیشی خاتونێکی خۆمانە لە هەولێر ئەم وێنەی کێشاوە ئەفەن ئەو وێنەی کێشاوە ئێمە کردومانەتە سەر گۆرەوی ئەمەشیان هەر ئیشی خاتونێکی ترە بەس کاک نامەوە بوون پرسیارێک لەسەر ئەمەیان بە حکمیەوەی گۆرەوی ئەکەوێتە بەشی خوارەوەی با بڵێن جەستەی مرۆڤەوە ئەگەر ڕسمێکی ئاوە با بڵێن کەسێکی تیابێ مرۆڤێک بێ نەک مەنزەڕە بێ دییان با بڵێن ئاژەڵێ بێ حیواناتێ بێشتە بێ ئەمە بە بڕای ئێوە گرفتێک دروست ناکە بەم شێوازە لەسەر ئەمە تووشی ڕەخنە نەبوونەتەوە بەستمە بیدایەت کە ئێمە گۆرەکانمان دروست کرد گۆرەیە کولتورە کوردەکان تەنها چەند عەدەدێکی کەممان دروست کرد لەبەرەوەی ئێمە نەمانزانین کادانەوەی کۆمەلگا چۆن نەبێ بۆی بەڵام زۆر پشگیر بوون تەنانەت ئەو گۆرەیانەی کە بڵین ئاوا کولتوری کوردی بوون زۆر زووتر فرۆشرا لەوانەی تر چونکە شتێک بوو نەبینرابوو ئێستا بڵین لەو جۆرەیان لە قاوەخانەیەک لە سلێمانی هەڵواسراوە وەکو وێنە هەین کاتە توانرێوەکو بابەتێکی جوانکاریش لە شانانەدا بێت کاک نامۆ هەوڵتان داوە چی گۆڕانکاریەک لەم پرۆژە بکەنیان گەورەی بکەن لە داهاتوو ئەوەی ئێمە ئێستا بڵین لە پلانی ئێمەیە ئەوەیە گرنگی بە تاکە کەسەکان دەدەین وەکو بڵین مشتری ئاسایی بەڵام بۆ ئەوەی بتوانین متمانەی خەڵک بەدەستبێنین ئێمە لە ماوەی 2 ساڵدا توانیمانە 3400 گۆرەی بفرۆشین بەبێ ئەوەی یەک فیدباکی خراپمان بۆ بێتەوە و پلانمان وایە ئیش لەسەر ئەوە بکەین کە بتوانین
ئیش بۆ قوتابخانە و زانکۆ ئەهلیەکان بکەین کە بۆ منە ئەوان جلوبەرگی خۆیان هەیە بەڵام گۆرەویان نییە ئێمە بتوانین گۆرەویان لەگەڵ جلەکان بەڵێ ئێمە بتوانین گۆرەیان بۆ دروستکەین بە لۆگۆی خۆیان پلانی تریشمان هەیە لە داهاتوە ئێمە بتوانین ئیش لەگەڵ حکومەتا بکەین بەوەی کە ئێمە خزمەتی پێشمەرگە و هێزە تایبەتەکان بکەین چونکە ئەوان پێویستیان بە جۆرە گۆرەوەیەکی تایبەتە بەوەی ئەو پوتە قورسانەی کە لە پێی دەکەن یان ئەو شتە قورسانەی کە بە لاشیانەوە هەڵی دەگرن لە ڕووی تفەنگ و زۆربەی شتەکانی تر. کاک نامۆ باست لەوە کرد ئەمە هیچ پۆڵستەر و نایلۆنێکی تیانە بەی شێوەیە. ئەگەر ئەمە لە کاتی کە کارەکەی تەواو بێت تەمەنی تەواو بێ بڵێن فڕێ بدرێتە ژینگەوە بە نمونە ئەمە دۆستی ژینگە ینی لەگەڵ ژینگە و خاک هاتوێتەوە یان نەخێر ئەمە زەرر بە ژینگا گێنێ 100% خوریە بەی شوێک نایلۆن و پۆلیسەری تاوەکار ناتوە کابێت دۆستی ژینگەشە. باشە کاک نامۆ باست لەوە کرد کە ئێوە ئەم کارتان کردووە بێگومان بۆ کەورەکردنی پرۆژێکی وا بۆ ئەوەی کە زیاتر بگەنرێ بە ناوچەکانی تر لە هەموو شوێنێک ئێوە شوێنتانە بێ پێویستان بە پشگیری هەیە هەم پشگیری حکومی هەمیش پشگیری خەڵک بۆ کڕینی بابەتەکان ئێوە چۆن کارتان لەسەر ئەمە کردویان هیچ کەسێک هاوکاری کردوون؟ بەڵێ ئەکید ڕاستی ئێستا زۆربەی ڕێکخراوەکان ئیش لەسەر ئەوەکەن کە بۆ منە هاوکاری ئەو گەنجانە بکەن کە بیرۆکەی خۆیان پێ یعنی ئەگەر بۆ من تۆ گەنجێکیت و بیرۆکەی خۆت هەیە و پلانی ئەوەت هەیە بتوانین گەورەی بکەیت زۆر ڕێکخراو هەیە ئامادەی هاوکاری مادی و معنەوی شتکایە بۆ منە چۆن ئیشەکە دەست پێ بکەی و چۆن بتوانی بەڕێوی ببیت یەکێک لەوانە ڤیم فاوندیشن تەکوین ئەکسەلۆرەیتەر ئۆرنج کۆرنەرز لانکە ئۆرگ زۆربەی ئەوانە کە ئیش لەسەر گەنجەکانەکەن و هاوکاری مادی و معنەویشان دەکەن. کاک نامۆ ئەمە چنینە یان دەستگایەک ئامێرێک دروستیەکە ئێستا ئەوەیان بڵێن چونکە ئیشی وێنە کێشێکی کووردە ئەوەیان پرنتە چاپە لەبەرەی ئێمە ئیشەکەمان لەسم لۆگینەکە نییە دروستنی گۆرەوەکان ئێستا ویستم ئێستا ئەمەیان چنینە بەڵێ ئەم دوو بەشەی ئێرەی بڵێن ئەم بەشی قاوەیە لەگەڵ ئەم بەشەیان ئەویان بەدەست دەدورێتەوە بەڵام ئەمەیان بە ئامێر دروست دەکرێت بە ئامێر ینی ئیشی دەستی تیانە چنین ئیشی دەستیان بەڵێ ئەمە بەس ئەم بەشەی پێشەوە لەگەڵ ئەمەیان باشە ئەو جۆرە چنینە کێئیکایان کەسی تایبەتمەندتان هەیە بەوە؟ ئێمە قماشەکە لە ئەمریکا دەکڕین وەکو بەکرا وەکو داو ڕاستەوخۆ دەینێرین بۆ کارگەکە لەوێ لەسەر خواست و کواڵەتی و دیزایانی ئێمە دروست دەکرێت یعنی ئەوانە هەمووی دیزایانی خۆمانن دروستی دەکەین ناتوانین بڵین لە کوردستان عێراق دروست دەکرێت بەڵام ئەتوانین بڵین بۆ کوردستان عێراق دەکرێت چونکە پلانیشمان هەیە لە داهاتووە هەم بەرهەمەکەمان ببینە دەرەوە دیسان و هەمیش بتوانین کارگەکە بێنینە ئێرە و هەلی کار بۆ گەنجی تریش داوین بکەین. کاک نامۆ هەر شتێک با بڵین ژمارەی زیادی لێ ساغ بۆ لێ فرۆشرا بێگومان لە ڕووی نرخەوە کەمێکیش ئەتواندە ینی نرخی دابەزنرە لەبەری قازانجی زیاترە بەڵام ئەم ئیشە تەسەوڕەکەم چووکە لە سەرەتایە لەوانەیە لە جێ تۆمحی خۆشتانە و پلانەشانە بێ تا چەند ئەمە بۆتە گرفت ئەگەر با بڵین لەبەرەوەی کە زۆر کوالێتی وەک جەنابەت ئاماژەت پێ کرد لەگەڵ گۆرەوەیەکی دیکەی کە هەمووی نایلۆنە لە بازاڕا هەیە و کارگەیەکی گەورە لە پشتێتی لەوانێت دەستێکی کاری هەرزانیش لە پشتی بێ لەوانێ منافەسەی ئەوەی پێنەکە تا چەند ڕێژەی ساغبوونەوەی لە بازاڕا کە کەم بێت تەسیر لەوەکە نرخی بە بەرزی بمێنێتەوە ئەوەی شتێک وای لێ کات کە بڵێن ئێمە ئەو دیزاینانەی کە دروستی دەکەین هەمووی چەند عەدەدێکە یعنی بۆ منە ئێستا ئەمە کە دروستمان کردووە دابش بۆ بەسەر 5 قیاسە تەنها 100 دانە دروست کراوە یعنی بۆ منەگە بەڕێستان قیاسان 42 بێت تەنها 20 دانە لەمە هەیە بۆ کەسانێک کە قیاسیان بڵێن ئەو قیاسە بێت کە تەواویش بوو ئێمە دروستی ناکەینەوە دووبارە ئیش لەسەر دیزایانی ترە دەکەین بۆیە وای لێ دەکات نرخەکەی تۆزێک زیاتر بێت بەڵام دڵنیاتانەکەینەوە کە کواڵەتیەکەی لەبەرەوەی کە تەواوی کێشەکان چارەسەر دەکات شایەنێتی و هەروەها ئێمە ئەوەشمان هەیە ئەگەر لە حاڵەتێکە بۆ منە بەڕێستان گۆرەکەتان کڕی وەکوەوە نەبوو کە باسمان کرد پارەکەت وەردەگریتەوە. باشە ینی باست لە قیاسات کرد ئێستا بۆ ناگەر من بێمە لای ئێوە هەموو قیاسێک دەسەکەویان هەموو ئەو ڕەنگانم دەسەکەی کەم نەمەوێت بەڵێ لە 35 بۆ 47 قیاسەکان بەردەستن لە 35ەوە بەڵێ کاک نامۆ ئەگەر یەکێک لەسەر
داوای خۆی تەڵەبی دیزاین و شێوازەکەی بکات کات چەندێکی پێچێ تقریبا 20 ڕۆژ بۆ مانگێکی پێدەچێت ئەوەی پێچێت باش شێوازی ئەم گۆرەوانە ئێستا خۆ دەزانی گەنجان بە تایبەت لە سنتەری شارەکانە گۆرەی کورت لە پێیەکەن هەشە تا ئێستش هەر لە ناو شارەکانیش و دەروی شارەکانیش گۆرەوی درێژ لە پێیەکەن ئەمەی ئێوە هەردوو جۆرەکەی تیایان چۆناهیە بەڵێ هەردوو جۆرەکەی تایە ئێستا بۆ نمونە ئەفەت ئەمەیان گۆرەوی کورتە ئەمەیان 135 پەمووی سروشتیە کە باشترین جۆری پەمووە 165 خوری زیرەکە ئەمە بۆیە وامان لێکە چکە عادەتەن گۆرەی کورتەکان زیاتر بۆ وەرزش و بۆ چالاکیەکان بەکاردێنرێت ئەمە دەتوانین بە هەفتە بۆ قاعە بەکاری بێنیت بەبێ بۆم کات هەروەها ڕاست و چەپیشی هەیە ئەگەر بگریت لێم تەنها دەستی ئەوە 135 پەمووە هەست پێ دەکەی کە چەندێک نەرمە کەواتە ئەمە لەوانی دیکە کوالێتی و لەوانی دیکەش بێگومان فەرقی هەیە وانە وەکو لە ڕێی کوڵەتیەوە وەکو یەکە بەڵام تەنها ئەوەیە تۆزێک تەنکترە لە چاو گۆرێک هەینتر بەڵێ نازانم کە دەست لێم هەست دەکەم هەست بە ساردیەکەم یان زۆر باشە کاک نامۆ پلانی داهاتووتان بە شێوازێکی گشتی لەسەر ئەم دارە بەڕاندەکەتان ناوی چییە؟ هەر بەنای خۆمەوەیە بەنای نامۆ سۆکسەوەیە بەتەمان چی کە بکەن لە داهاتوە چۆن بەرە و ینی ئەو پلانی داتان ناوە لەسەر وەرەقە بۆ 6 مانگی ئایندە بۆ ساڵی ئایندە بۆ زیاتر پلانی درێژخان بەتەمان ئەم بڕاندە ئەوەی بەتەمان چی لێ بکەن؟ لە ئێستا بڵێن براندەکەمان بە ڕسمی تۆمارکراوە لەلایەن حکوومەتەوە بەڵێ وەکو کۆمپانیا و هەروە لە دووبەی توانیمانە تۆماری بکەین وەکو براند پلانی ئەومان هەیە بڵێن شوێنی خۆمان هەبێ ئۆفیسی خۆمان هەبێ کاگەر بە ڕێزێک بێت گۆرەی تایبەت بەخۆی دروست کە ئێمە ئامێر و توانای ئەومان هەبێ هەمان ڕۆژا گۆرەکەی بۆ دروست بکەین بە هەر عەدەدێک کە خۆی بێ و هەروە پلانی ئەوشمان هەیە کە گۆرەکەمان بینە دەرەوە و لە ئێستا خەریکین لە کەنەدا و لە ئەمریکا بتوانین تۆماری بکەین بۆی بتوانین تۆماری بکەین براندەکەمان و لە ئەمەزۆن و ئیبای بتوانین بیفرۆشین بەرهەمەکانمان کاک نامەوە هەش کاتێک کەسێک دەستەکا بەکارێک یان یەکسەر من ئەو پرسیارم بلا دروستە بێ دەستکردن بەکارێک قورسە بەڵام تاجێ خۆیە کاتەوە بەڕاستی هەوڵێکی زۆریەوێ ئەمە بکەیت بە وانەیەک بۆ گەنجان ئەگەر بۆمە بیرۆکەیەکیان هەبێ بیانەوێت کارێک دەست پێ بکەن ئامۆژگاری چییە بۆیان یان چۆن دەست پێ بکەن ئەو ڕێگریانە چێکێتە بەردەمیانانی ڕەنگە زۆر بیرۆکەی جوان هەبن بەڵام زۆر گەنج لای خۆیان هێشت بێتەوە و هێشتا دەستیان نەکردێ بە جێبەجێکردنی بەڵێ یەکێک لەو مەرجە سەرەکیانەی کە زۆر گرنگە ئەوەیە حەزت لەوە بێ کە خۆت دەیکی ینی حەزت لەو کارەوێک کە خۆت دەیکی بەردەوام بیتە بەڵێ ینی ئێستا منەوە 2 ساڵە دەستم پێ کردووە واستەکەم دوێنەیە چونکە زۆر خولیا و حەزم هەیە بۆ بەرهەمەکان و زۆر تەرکیزم لەسەر ئەوەیە کە تەواوی کێشەکانی گۆرەی چارەسەر بکەم تا بتوانم شتی زیاتریش دروست بکەم و خزمەتی کۆمەڵگاکەم بکەم زیاتر سێشت هەیە بڵین یەک خاڵی زۆر گرنگ هەیە بۆ هەر گەنجێک کە بێوێ کاری خۆی بکات ئەبێت خاڵێکی هاوبەش لە 3 بازنایە بدۆزێتەوە یەکەم شتێک بێ خۆی حەزی لێبێ و دووەم شتێک بێت لە کۆمەلگا پێویستی یعنی کۆمەلگا پێویستی بەو شتە بێ سێم بتوانێت چۆن بژێوی ژیانی لێ دابین بکات هەر کاتێک یعنی ئەو خاڵە لەو 3 بازنایە هاوبەش بوو یعنی من لە سایانەوە دڵنیا دەکەمەوە ئەتوان ئەو پرۆژەی کە دەیکات سەرکەوتوو دەبێت جاکاک نامە من لەسەر خاڵی دوم پرسیارێکت لێ بکەم فیدباکی لەناو خەڵکیە مەقبولیەتی لەلای ئەوانەی کە بەرچاویان کەوتووە و بەکارهێنراوە ئەوەی بە ئێوە گەیشت بێتەوە لە ئاستی پێویستایە یعنی بەڕاستی یەکێک بوو لە هەرە شانازیەکانمان کە وای کرد زیاتر بەردەوام بین زۆر خەڵک مەدحی دەکرد و باسی دەکرد وەکۆی کە خۆمان چاوەڕێمان دەکرد چونکە ئێمە ساڵونیەک بەس ئیشمان لەسەری کرد و بەس گۆرەیمان تاقی دەکردەوە هەتا گەیشتین بەم ئاستە چی هەنگاوێکتاننا بۆ ناسانی زیاتری بەرهەمەکان بە تایبەتی وا بیناسێن کە ئەمە بڕاندێکی کوردیە جیاواز لە بڕاندانی کە لەناو بازاڕەکانە ڕاستی چونکە خۆم هەموو ئیشەکان دەکەم ئەوەی لە توانامدا بێت کردومە بەڵام ئەوەی کە زیاتر هەوڵم بۆی دابێت ئەوەیە هەوڵم ماوە بە سروشتی بگەم
بە خەڵکەکە بە سوشتی واتە بۆن منە کەناڵەکانی وەکو بەڕێستان کە پشگیری گەنجان دەکەن هاتووم و باسی پرۆژەکەم کردووە لە ئیڤنتەکانە زۆربەی بەشداریم کردووە بەڵام لەو شتانەی کە نەمان کردووە ئەوەیە بۆن منە سپۆنسەری لێبیت لە پیجەکەت یان بۆ منە پارە بیت بە کەسێک مەدحی بەرهەمەکەت بکە ئەگەر بۆ منە وابێت یاننا ئێمە حەزمان لەو جۆرە نەبوو حەزمان کرد بە ڕاستی ئەگەر کەسێک بەکاری هێنا خۆی بێت خەڵکی ترت بۆ بێنێ و هەر بەڕاستی بەدڵی بوو بێ بۆیە ینی کاتە دەرەنجامەکەشان بینی ینی مەرجنیە بۆ منە بڵێ ئەگەر سپۆنسەرم لێنیان جۆرێک لەو ڕکلامانم نەکرد ئیتر بەرهەمەکەم نەکەوێتە بازاڕە خۆی ئەوە لەلایەکەوە دروستە بۆ لەبەرەی ئێمە لە هەمان کاتیشا مەصرفمان نییە یعنی مەصرف چی بۆ منە تۆ دوکانێکی خۆتت هەبێ یان مۆزەفت هەبێ لەو کاتیان ناچاریت بۆی چکە تۆ پێویستت بە دەخلی زیاترە بۆ ئەوی بتانی مەصرفەکانت لە کاتی خۆیدا بە پێی قۆناغی ئیشکردنەکە دەگۆڕێ بەڵام تۆ بۆی دەست پێ بکەی شەر نییە گەورە دەست پێ بکەی شەر نییە یەکسەر بۆ منە دوکان و ئۆفیسی خۆت دابنەی بڵێ حسابان بکەیتەوە سپۆنسەری زۆری لێ بدەی ئەتوانی وردە وردە دەست پێ بکەی بە پێی ئەو توانە و بە پێی ئەو شتانەی کە خۆ دەتێ ئەوترێ لە کوردەواریە ڕێگەیەکی هەزاران میل بە هەنگاوێک دەست پێکە ئەو بە هەنگاوەکە دەستان پێکرد گەشتینە کۆتایی چیت ماوە ئێمە نەمان پرسی بەیە بتەوێ بیڵی وەکو گەنجێک ئێمە لە خزمەتین فەرمی خزمەت لێمەوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە من دڵنیام گەنجانی تریش هەیە کە شایانی ئەوەن بێن و باسی بەرهەمەکانی خۆیان بکەن و بە ئیشێکی سەرەکی دەبینم بۆ ئێوە کە پشگیریان کەن زیاتر و زیاتر و زۆر سپاسانەکەم سپاسی بەڕێزیشتەکەین زۆر بەڕێز کاک نامۆ ڕەسوڵ خاوەنی براندی کوردی بۆ گۆرەوی یاخوا بەخێر بێ خۆی گەورە بەرەکەت بخاتە ئیشەکەتەوە ئینشاڵڵا وای لەبێ لە داهاتووە کۆمەڵە گەنجی تر هەلی کاریان لای تۆ هەبێت بەدڵنیاییەوە ئەکید ئەگەین بەوە خەڵ